زیاتر لە 10 ساڵە وەستای دانانی ئامێرە گەرمکەرەوەکانە لە سەروی هەموویانەوە گیزەر. بەڵام وەک خۆی ئاماژەی بۆ دەکات هیچ کات وەک ئێستا خواست بۆ کڕینی گیزەر و بۆیلەری غاز زۆر نەبووە، ئەویش بەهۆی گرانی نرخی پرۆژەی ڕووناکی. ڕێژوان عەبدولوەهاب دەڵێت زۆر کات مۆبایلەکەم دادەخەم چونکە ڕۆژانە 100 بۆ 150 کەس تەلەفۆنم بۆ دەکەن، یان پرسیاریان هەیە یان داوای کڕینی گیزەر یاخود دانانی دەکەن. لە 2025 خواستێکی زیاد لە حەد لەسەر گیزەر هەبووە کە لە ئێمە لە سلێمانی پێڵێن گیزەر، لە منتیقەکانی تریش پێڵەن سەخان، کە ئەمە بۆیلەری پێڵەن، ئەمە بۆیلەری کارەبای پێڵەن. گیزەرەکەش بە غازی شەکات، غازێکی کەمی پێویستە و 8 دقیقە بتوێ پێویستە بە ئاوی گەرم بێت، بە لوعەکەکەی دویشی ئاوی گەرمی پێەکەی بە بەردەوامی ئاوی گەرم تایات ئەم گیزەرە. لەبەر چاو خۆدا تایارەکەم خستە سەری لەبەرەوەی کە ئەوەم تەلەفۆن بووێت ڕۆژانە بەلایانی کەم 100 بۆ 150 تەلەفۆنم بووێت، 100 بۆ 150 تەلەفۆن بۆ میاد بۆ پرسیارکردنە، بۆ کڕینە گیزەرە، ماڵ پێویستی پێێتی خواستێکی زۆری لەسرە لە 2025 بەراورد بە ساڵەکانی تریشا فرۆشی هەبوو، بەس ئەم ساڵ زیاد لە حەد فرۆشی هەبووە. سەلام یەکێکی دیکە لە فرۆشیارەکانی ئامێرە گەرمکەرەوەکان و دەڵێ بەردەوام لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی زستان بازاڕی ئێمە جوڵەی تێدەکەوێت، بەڵام ئێستا ئاستەکە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاترە. بەو هۆیەوە چەندین جۆر ئامێری ئاوگەرمکردن لە وڵاتانی دراوسێەوە هاوردە کراون و لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەردەستن. وڵی ئەمڕۆ بەبوونی ئەمریکا کارەبای پرۆژێ ڕووناچیمانەیە، پرۆژێ ڕووناچی کارەبا بۆ 24 کاتژمێری خەڵکێکی زۆر ناتوانێت بۆیلەری کارەبایی بەکاربێنێ، لەبەرەوەی کە ئەڵێن پاری کارەبا زیادی کردووە، ئەکە زیادی کردبێ ناتوانێت بۆیلەری کارەبا بەکاربێنێ، بێ کە بڕێکی زۆر پاری بۆیێتەوە. ئەیتر خواستمان لەسەر ئێستا خەڵک ڕووی کردو سەر گیزەرە غازەکانمان، خەڵک بە زۆری گیزەری غازی بەکارێنێ. لەم کاتەیە غاز ئەرزانە، غازەکە هەیە، ئەگەر لە زستانە غازیش نەبێنێ مەجبور کاربا بەکاربێنەوە، بەس لەم کاتەیە ئەسا غازەیە و خەڵک خواستی زۆر لەسەر گیزەری غاز و بۆیلەری غازێ، بۆیلەری غازیشمانەیە دروستکراوی وڵاتی ئێرانە لە ئێرانە بۆمانێت، ئەوەش خەڵک خواستی لەسرە بەعامەوەمانەیە. کارەبای 24 کاتژمێری ساڵانێکە خواستی وڵاتیانی هەرێمی کوردستانە، بەڵام پرۆژەی ڕووناکی کە نرخی کارەبای بە ڕێژێکی بەرچاو بەرز کردەوە هاوڵاتیانی ناچار کردووە لەگەڵ دەستپێکردنی پرۆژەکەدا بە دوای جێگرەوەی کارەبادا بگەڕێن، بە تایبەتیش دانانی سیستەمی وزەی خۆر و سیستەمەکانی گەرمکردنەوە و ساردکردنەوە لە دەرەوەی بەکارهێنانی کارەبای نیشتیمانی. ئەمەش خەرجیەکی زیاتری خستۆ لەسەر شانی هاوڵاتیان و هاوبەشانی کارەبا لەو دۆخە ناهەموارە داراییەی لە ئارادا. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پێ، سلێمانی.